جواتا ئەمینداریە گشتی یا ئەتیادی بوومە سێ خاڵەی سەرەکە تێدا گفتوگۆ کرن. خاڵە یەکێ ئەو گفتوگۆی ناوبەرە ئەنجومەنە نیشتیمانی کوردی دە و پارتیەکی تیا نیشتیمانی کوردی ئەم گەهان چ ئاستێ نەوەک هەڤاڵی ئەمینداریە گشتی تێخن سوورەتدا تشتێک ومە ئەنجام کرن مقتەرەحاتی وان ئێمە بەعەین العەتیبار ستاندن وەکوون تەف دەزانن ئەم دەرباسی خالات دوابوونەژ گفتوگۆی و ئەم بەردەوامن جواتێ خۆدا حەتان بگەن پەیمانێک گشتی خالات دووە ئەو مەسەلات ناوبەرە مەو پزیسیۆنا سووریدا و ئەو چاوە ئەو بریارە یەک ئالی هات ستاندن وەک نوونەرێ ئەنجومەنە نیشتیمانیا کورد مامۆستا حەواس عەگید هات دوورخستن وەک نەڕازیبوون وەک ئەنجومان دایە خویاکردن و ئەمژی بەندی بەرسڤا ئۆپۆزیسیۆنێن ئەتیلافێنە وی چاخی ئەنجومان وێ جڤاتێکی دار بخێ و بریارێ دڤی ئاوایی دەوێ بستێنێ. خالاسیە کۆمیتا دەستوری هەیئا نووساندنەیە بجووچک ئەو هاتە گفتوگۆکردن و بەشداربوون ئەنجومەنە نیشتیمانی کوردی سووری دوێ کۆمیتێدا ئەوژی بڕاستی سەرکەفتنەکە بۆ ئیرۆک ئەنجومەنە نیشتیمانی کوردی بە ناوێ خۆی سەرەکە بەشدار دەبێت vê komîtê de û doza miletê Kurd li hember vadewleta guftugû dike û ew jî serkeftinek siyasî ye dîplomasî ye netîca kar û xebata Encûmena Niştîmanî Kurdî divê dema çûyî de.